بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشتنی سڵاوەکانتان پێشکەش بێت. عزیزان، من بێهرۆز هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. چاوێک لە ژیانی خەڵک لە کۆمەلگای کوردستان و بەگشتی ئێران بکەین، دەبینین کە ژیانیان پڕ بووە لە نائومیدی، یەئس و بێدەرەسانی و دەرد و ناخۆشی. زۆربەی قوربانیانی ئەم کۆمەلگا بێگومان لاوان و تازە لاوانن کە بێهیوا بوون لە داهاتووی ژیانیان. بێکاری و هەژاری وە لە نەهایەتە دەربەدەری لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بووە بە پیشەی هەمیشەیی ئەو خەڵکە. لە هەموو گرنگتر قوربانیانی مادە سەرکەرەکانن، هەم لە شوێنی ژیانیان کە زیاتر لە پەرارێزنشینن و هەم لە شوێنی کار و کارگا و شوێنی پشۆدانی کرێکاران. ئەگەر چاوێک لە ئامارە فەرمیەکان بکەین، ڕۆژ لە دوای ڕۆژ تەمەنی گیرودەبوون تێتە خوار 12 ساڵ و تەمەنی گیرودەبووان دەڕواتە سەر. لە تاو بێکاری و گرانی، سەرەتایی پێداویستەکانی ژیان کڕین و بەکارهێنان زۆرتر پەڕی پێدەدرێت. ماڵوێرانکەرانی دەوڵەتی و حکوومەتی بێگومان لە فرۆشتنی هەموو جۆرە مادە هۆشبەرەکان خۆیان بێبەش ناکەن و قازانجی لێوەرەگرن. چ ڕێگە چارەیەک هەیە بۆ بەرگریکردن لەو گەنجانە نەکەونە داوی ئێعتیاد و خۆیان گیرودەی ئەم ماڵوێرانیان نەبن. بۆ گفتوگو و زانیاریک زیاتر دەڕوینە لای مێمانانی بەرنامەکە، هاوڕێ وریای ئەحمەدی، کارناسی بەرنامە و کێشە کۆمەڵایەتیەکان و هەروەها چالاکوانێکی دڵسۆز لە کوردستانەوە. کاک وریا، سەرەتا لە ئێوە و دەست پێ دەکەین، هەروە کە ئاماژەم پێکرد. بێگومان دەوڵەت و ماڵوێرانکەرانی حکوومەتی زۆر قازانج ئەبن لە مادە هۆشبەرەکان. بە بڕوای ئێوە جەریانی چییە؟ من زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆتان، ماندوو نەبن و پێشاپێش ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەو تێکۆشەرەی کە لە ناو وەسڵ بووە. باشاکە لە ئێرانە بەتایبەت لە کوردستانە مشکل ئەمنیەتی بێدار دەکات، ئیعدام ڕۆژانە خەریکە سوورەت دەگرێت، مشکڵاتی اقتصادی، مشکڵات سیاسی، مشکڵات اجتماعی، مشکڵاتی زۆر کە دەسەویەخەی خەڵکی گرتووە و خەڵک ڕۆژانە دەست و پەنجە لە دەستێکیان نەرمەکەن. مشکلی احتیادیش دانەی لەوانەیە کە ڕۆژانە یانێ ڕۆژ بە ڕۆژ بە فراوانتر و تهدید ئاوەرتر ئەوێت بۆ کۆمەلگاکە ئێمە. هەر بۆیە زۆر مهمە کە لەسەر ئەم بابەتە هەرچێ زۆرتر بدوین و ڕێگا چارەیەک بدۆزینەوە یا ڕێگە چارەهایەک بدۆزینەوە بۆ بەرامبەرکردن لەگەڵ ئەم وەزعە. دیارە ئەم وەزعە چونکو دەوڵەت جمهوری ئیسلامی زۆر سازماندراو لە کوردستانە خەریکە ئێکات، ئێمە ناتوانین بە قسە بکەین بۆ بەرامبەرکردن لەگەڵ ئەعتیادە بەبێ ئەوە لە بەرامبەرکردن لەگەڵ ئەم ڕژیمە بگذەرین. بۆیە ئەم دووشتە تێکەڵاو بووە کە وەزیێتە ئێرانی زۆر تایبەتی کردووە، یانێ ئێرانی وا لێ کردووە کە لە تقریبن هەموو وڵاتەکان دریە جیای کردوێتەوە. بۆیە بۆ مهمەوە هیوادارم هەرچێ زۆرتر یانێ هەرچێ باشتر و هەرچێک تێکۆشەرانێکی زۆرتر لە کوردستانە پێیابن کە بۆ ڕێگە حەلپەیاکردن و دەست و پەنجە نەرمکردن لە وەزعێتە بە شکڵێکی سازماندراوتر شرکت بکەن. زۆر سپاس. هەروە کە لە وتمان دەڕوینە لای ئەو هاوڕێمانە، سڵاو ڕێزمان هەیە لە خزمەتیان. سڵام و عەرز و ئەدەب لە خەمەت بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتانە. زۆر بەخێر بێن. پرسیاری یەکەم ئەوەیە، بە بڕوای ئێوە چه هۆکارگەرێک لە لاوان دەبێتە موسەبەبی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان؟ من لە جوابم سوالەتان بە چوار جوابم سوالت بە جوابەمەوە. یەکی ئەوەی کە بیماری یا نەخۆشی ئەعتیادە کە نەخۆشیی ناشناختەس مەرموزە پیشڕەوەندەوە کوشەندەس. ئامڵی دووەمی بێتەجربەیی یا وەرنەگرنی ئامۆزشی کافی، نەبوونی ئاگایی کافی ئەو فەردەسە. دوم هەرە شتانە لە مۆرد خانەوادەیە سەدقەکە کە خانەوادەشی ئاگان ئین تەجربەیان نییە. سێوەم کۆمەڵگاگەس کە ئەو
دەرک و باوەڕێیان خاس پێیان نەگەندۆ کە بیماری احتیاج چیە و ئەو کەسەی کە نەخۆشەژێ چی بکەن چۆنی پێشگیریکەن چۆن ئامۆزشی بن بە سێوم بەحسی ناوەمیدیە لەو فەردەکە متاسفانە تووشی مادە سەرکەرەکانێت تۆ بە جۆرێ مەواد مەسرەفەکە وەرکام لەم بەحسانش خۆی بەحسێکی مجزاز کە کات و سات شاید فرسەتی مەجای ئەوان نەدا کامەڵ لەسەری قسەکەین وە لە من تا ئەو جێگە کە مەجال بێ لەسەری قساکەم بەحسی بیماری احتیاج کارواوتم مەرموزە ناشناختەس وە پیشەوەندە و کوشەندەس بیماریگە لە ئەوەی کە لەکوێ و چۆن دەست پێەکە مشەخەس نییە وەلە خۆب مەرموزیەکەیوەتە کە حیلە بازە فێڵەگەرە کڵاو سەر ئەنێ و ناشناختەکەیشی هەر بەخاترەوە مەرمۆزیە کە کەس ناوێت چۆن تێ لەگەڵی چۆن هەڵسو کەوتکە یا هەڵسو کەوتی لەگەڵاکە چۆن سەمت و سوی بەرەو مۆسەفی مەوادی مخدر ئەگە کە ئەو کوشەندەشەوەتە کە ئاخر و عاقیبەتیشی مەرگە یا زیندانە یا تیمارستانە یا بنیامە کێشە بە هەزار بەدبێختە لە ئاخریشەوە کە مەرگەکەی بۆ بتێرێ لە بەحسی بیماری احتیادا خۆ زۆر فرەترە تاین قسەکەین و لە خۆب چۆن مەجال نییە ئێمە هەر بەمە ئیکتفاکەین فکرکەم کافی بێ بۆ ئەوەی کە یەکێ لە دەلایلی مەسرەفی جوانەکانمان بە خاترین بیماری احتیاج بەحسێکە تر هەست بەحسە ناوەمیدیە و جوانە ستوێنێ تێتە ناو کۆمەڵگا ئەوێنێ کەوەی کە کابرامەتەوە ماتۆڕێ لە ژێرپایە ماشینە لە ژێرپایە پاتۆڵی جوانیە کەوشی جوانی هەیە پۆلی لە گیفانە ئەم چۆن بەواسەیەوەی کە خانەوادەی تەنگ دەست و نەدار و فەقیر و چاوساوەز ئەوانەی بۆ نەخ بەخساون لە بەحسی تەحسیلان نەیتانیوە بە ئەو جێگە کە واقعانگەریکە بگەێ خۆت بە خۆت دووچاری ناوەمیدیە دووچاری ئەفسەردەگیرێ کە هەموو شتێکە بە پۆڵە هەمووی شتێکە بە فەسادە هەموو شتێکە بەڕاندە ئەوەی کە نازانم خانەوادەی چی و چی و چی بێ یا باوکی لە جێگەیگا بێکاریە بۆ دەوڵەت و حکوومەتکە خمسە لە مناڵەگەشی کاری ئەبێت و نیازیشی بە تەحسیل نەبێ ئەو باوەڕە غەڵەتی هەست کە ئەگەر ئەم تەحسیلکە کە ئاخری کەچی هیچ ئاوا شایە تێتە پێش کە بۆ مناڵی فڵانی وای هەرێتی و من نیمە و ئەملاوەلا گشتکەمانە دەسان بە دەستیەکە کە ئەو مناڵە ئومیدە بە زندگی نەمێنێ ئومیدیگی نەوێ بە داهاتووی ئاتیەگینە فکر لە ئاتیە نکاتەوە لە ئایندە نکاتەوە ئەمانە سەبەب نەمانە سەبەب لێ خۆ باسم کرد ئەوەڵی شتێکە کەوتم بیماری احتیاجەکە ئەم مناڵە سەمت و سوی پێات بەرەو مەسرەفی موادی مخدر خۆ پەس زەمینەیە و پیش زەمینەش ئەمانە پەس زەمینەکانیەوە لە پیش زەمینە هەرە بیماری احتیاج چە ڕۆژگەلێک هەیە بۆ پشتگیریکردن لەوەی گەنجان دووریگرن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕۆژێک کە ئێمە ئەوانەی کە فعالن لەم حوزە ڕۆژیانەوەتە کە بە خۆڕا خۆبەخشانە ئەوەی کە چالاکوان واقعاً فعالی مەدەنیە فعالی اجتماعیە لەم حوزە کارەکە سری کارگاهایە بێ کە خانەوادەکان ئامۆزش بە کە بۆ پیشگیری ئەوەی کە بیماری احتیاجی و نەخۆشی احتیاج و نازانم ڕێگەن ڕسوخەکانیان و جێگە نەفوزەکانیان و چۆن هەڵسو کەوتن تەک مناڵەکانیانە ئابە هەلە ڕەخسێکە تۆ خانەوادەکان کارگایان بۆ بەرگوزارکەی بۆ پیشگیری لە یا مقابڵە مەسرەفی مادە سەرکەرەکانە لە متاسفانە بازم هەر لەو حوزەشە جێگەی وانە بۆ ئامۆزش و پیشگیری کە خانەوادەکان تەکەم مازەلەتەکە مشکلە ئاشنا بن و بتان لە ماڵەوە ئاگایی بەخش بن بۆ ئەم مناڵگەلە کە نەتڵن جوانێ لە سنێگە کە ڕەنجە سنی خوارا بەرە سنتس مەسەفن موادە مخدر بن بەحسی دوم بەحسی ئاگاییەوە پەردەسە یا تەجربەیەوە پەردەسە یا بەحسیەوەسەکەەوە جوانە لە سنێکی حەساسە هەیە کە لە کۆمەڵگایگە لە خانەوادەیگە لە جێگەی گاژی کە هیچ سەفەن ئامۆزشی نییە هیچ پیشگیری نییە بۆ ئەوەی کە داینن لەگەڵی قسەکەن بەحسیەوەی کەن ئامۆزشی بن کە تۆ ئەگەر بیماری ئاوات هەست ئەوەت پێکات و ئەمەت پێکات و بیماریەکە تاکوێەوە نەخۆشیدە تا چه حد ئەتانێ مشکل ساز بێت تا چه حد خەتەر ناکبێ متاسفانە ئەو جوانە کە چۆن لە بەرحەیی حەساسات لەزە تەڵەبە کەی تەڵەبە غرورێ فەرەی هەست و متاسفانە بە ڕەوشایەتر ئیمتحانی ئەکا وەکو شەوگەردی و ماتۆڕ و نازانم سکس و
ئالکۆل و چی کە هیچ کامی جوای دەردی ئەو نەخۆشیە ناتەوە تێ بە مادە سەرکەرەکان خۆی سەرکە بۆ 2 ساعت بۆ ماوەیەکی کورت کە ئەو خەلە و کەمبوودە ئەحساس نەکە کە لە دەرونیە هەست بەس ئێمەتان بیژین ئەو بیماریە خەلە ئەو کەمبود هایەکە کە لە دەرونی ئەو شخصە کە توش بووە ئیسە جوان بێ پیر بێ غاڵبەن جوانیش تووشیاریە بێ بەسی ئەو خەلە ئەو کەمبوو دەسە کە هەیەی ئەحساسی پێ ئەم سوالت زۆر سەختە بەڕاستی سەختە کاری گیانەوەی کە چۆن پیشگیریکەین لەوەی کە جوانێ سەمتەسووی بەرەو سوە مەسرفی مەوادی مخەدر و مادە سەرکەرەکانان نەڕوە وەخان لەم جامعە کە منەوێنم ئامۆژ و پەروەرش ڕەوشێکی غەڵەتی هەیە ئامۆژ و پەروەرش لە انحسار دەوڵەت و حاکمیەتە کە هیچ اشتیاقی گیتیانی هیچ شەوقی گیتیانە هیچ بەنامەی ئامۆزشی گیتیانی هیچ پیشگیری گیتیان ناکردە سرفەن چۆن وەزارەتێکە کە پۆلیەوێ ئەشێ پۆل خەرجکە تەوەجۆی پێ ناکەن ئەمان کە جێگەهای گیانگەرەکە کە پۆلی پێ دەربێن خۆ ئامۆژ شوپەرش پۆلی پێ دەرنایە ئامۆژ شوپەروەرش لە کشوەرهای مدەڕنیتە و صاحب دەوڵەتانی پاک وایە کە ئامۆزشی دروست پیشگیری دروست ئەنجام بدەن لە متاسفانە لە ئێرانە ئەو دیدگای باشێ نییە لەوە لە ئەو مناڵە کە لە ماڵەوە تێ کە بە ئەنوانی کۆمەڵگای یان خانەوادەی ئەوەڵی کە ئەچێ دەنەوە خانەوادەی دومی کە ئامۆژ و پەروەرشۆن مەدرسە بێ ئەو ئامۆژە ناوێنێ ئەو پیشگیریە ناوێنێ و ئەوێنێ ئەوەی کە باڵادەست ئەوەی کە سەرمایەدارە دەستی بە هەرچیش تاگەیت ئەمی کە تەبەقەی چاوساوەست بە هیچ ناگەی ئەوەی کە پۆلی هەیە لە مەدرسە مدیر خۆشیەوێ نازم خۆشیەوێ دەوڵەت خۆشیەوێ حاکمیەت خۆشیەوێ وەلێ ئەمەی کە نیەتی هەمیشە بە جۆرهای سەرکۆ بەکریێ ئەوەی کە تواناییشی بێ تواناییەکەی ناوێنێ بە خااتری فەقری ئەوەی کە ناتوانێت لە مەدرسەیەکی غێرەنتفاعە بێت لە دانشگایەکی دەرخۆرا بێت لە مەدرسەیەکی چاکترە دەستخوێنێ ئەمانە گشت تاسیری ئەس بوو پیشگیری کە هیچ کامیگی متاسوانە نە ئامۆزشی درستست نە پیشگیری خاصەست بەحسێ وەرزشە جوانەکانمانە کە متاسفانە لە ئەوەی کە سالونی وەرزشی بێت و چی بێت دریاگە بە مناطقی باڵادەست و مناطقی دەوڵەمەنی ئەم شارەوە مناطقی حاشیە ئەبێ بە هەزار زەحمەت و بە هەزار مشەقەت باشکای پیاکەن بۆ مناڵەکان کە بڕێ لە ژێرزەوینێکی خەفا لە باشکایگی هەموار لە باشکایگی ناستاندەرد کە ئەو مناڵە بۆ 2 ساعت وەرزش پێ ئەو مناڵە خۆت بە خۆت خەستاوێنێ کە بەحسی ڕفاهی نییە بەحسی ئەوەسەکە لە وەرزشەکەیشە ئەتانین بۆ پیشگیری بێ وەرزشمە لێ متاسفانە هەڵس و کەوتیش لەنە خاستنیەوە چاکنیەوە باش نییەوە ئەمیشە دەلیلێتریەتانی گرنگترین پرسیارم ئەوەیە بۆچی ڕژیم بەرگری دەگرێت لە گروپ و چالاکوانان و یان هەر کەسێک کە لە بەشی دژی ئێعتیاد چالاکی دەکات ئەو سوالت زۆر بەجێگە بوو سوالێکی زۆر چاکە ئەرێ ئێمە بینوسین فاکتۆری کەین کە مەسرفی مەوادی مخەدر یا واردکردنە مەوادە مخەدر سادرکردنە مەوادە مخەدر پەخشی مەوادی مخەدر نازانم ئەم شتانە بە نەفعی کییە ئایا بە نەفعی ملەتە بە نەفعی دەوڵەتە بە نەفعی کییە ئەگەر بۆ دەوڵەت لەگەڵ ئەو چالاکوانە بەجددی بەرخوردەکە کە لە حوزەی ئەتیادە خەریکی فعالیەتن خۆ بەگەڕینە سەر بەحسەوە ئەوەی کە مەسرفی داخلی لە مەسرفی خارجی فرەترەوە بۆتەوە مەوادی مخەدر ئەمە سەبەدێکە کە ئەبێ پڕپۆڵ بێ بەچە پڕپۆڵەیە باوەی کە ڕۆژ بە ڕۆژ محتاج زیاد بێت و محتاج لە فراوانیە بێت و زۆر جەمعیەتیان چێتە سەرێ وقتی جەمعیەتی محتاج بێتە خوارە خۆ کەس پێ دەرآمەد ناکریە بۆ سریکی بازار خۆش نییە تر بازاریان نامێنێ مسلمەن تێنتە ئەوەی کە چالاکە ئەوەی کە فعالانەوە ئێلان لە ئەم دیۆ ئێرانەوە پڕە لە چالاکی بەحسی حوزەی ئەتیاد وەلێ من ڕاستەوخۆ بڵمەوە کە سریگیان ئەسڵەن فعالی حوزەی ئەتیادن خۆیان حامی ئەتیادن خۆیان بە جۆرگە لە خەریکن خەیانەتەکەن بە نازانم کارهای ناشایست و کارهای دەرنەخۆر کە ئەسان ڕەبتی بە چتەونیە بە حوزەی ئەتیادەوە نییە بەم حوزەونیە تێنەوەن خۆیانیش هەڵپاڵپشتی دەوڵەتەکەن بۆ پەرەپێدان بە مەسرف و سوء مەسرف و فرۆش و نازانم چی مەوادی مخەدر ئەوەتە کە ئەرێ بەرگریەکە لە سری چالاکوانی واقعی کە نەن لەم ئەرسە کار نەکەن کە فرەی مەنافە خۆیان لە خەتەرانە بێت زۆر سپاس چ شتێک دەبێتە هۆی لەغزشی کەسێک کە پێشتر مادە هۆشبەری بەکارهێنا بوو
باسوبانی فرست هایگن فرست های اولا نما کمپهای ترک احتیاج کل ایران هست وەکو سوپەر مارکت وایان حەزەکەن تواوی دنیا محتاج بێت و ئەمان فقط لەو حوزە فعالیتکەن کە پاکیان کەنەوە پۆڵ وەرگن یانە بە ئەزای هەر محتاجێک کە ئەچێ بۆ کەمپ ئەمان مەباڵغی پۆڵ ئەسێنن و خەریکن کاسبیەکەن بەم کارەیانەوە ئەوەی کە کەمپەکانەشە تاسیر گوزار بن ئەوەی کە کەسی لەوێ بەسەری ئەەکەن بۆ نمونە کەمپەکانی ئێمە وەکو سوپەر مارکت وان کە حەزەکەن تواو دنیا محتاج بێ ئەمان سرفەن دوکانەکان خاڵی نەبێ لە محتاج بە محتاج پۆڵ دەرتێرن حقیقەتەن هەر محتاجەکە لەوێ بەسەری ئەەکەن پۆڵێ وەرەگرن پۆڵێکی باشیش وەرەگرن و هەمویان بوون ساحب ماڵ و زندگی باش بە بوونەی محتاج بوونی خەڵکێکی زۆرەوە بەسمەوەسە لە بەحسی کەمپەکانە هیچ ئامۆزشێ نییە هیچ ڕاهنماییک نییە فقط سرفەن 21 ڕۆژ تا 28 ڕۆژ لەوێدایەنن بعد لە 21 ڕۆژ 28 ڕۆژ بێ هیچ شتێ بێ هیچ ئامۆزشێ بێ هیچ نسیحە بێ هیچ شتێ ڕەدیانەکەنە دەرەوە کە دوارە لە خۆشیانەکەم دوارە مەسرفی مجددیان بێت و دوارە بڕنەوەیانە دوارە پۆڵیان وەرگرن پسە بێ لە بەحسی کەمپەکانە ئێمە قەدەمی ئەوە هەڵگرین کە بەحسی تەرکی ئەتیات نەبێ بەحسی ئامۆزشە بەحسی فێرکردنی کار و پیشەست بەحسی ئامۆژهای لازمە کە لێ ناگەن بەحسی دووەمی بەحسی ئەوەیە کە ناومیدە و کەسەکە تێدە خوارەوە تازە ئەو بیماری ئەتیادە و نەخۆشی ئەتیادە شاری بۆ تێرە وەسوەسەیە کە جباریەکە کە بۆ مەسرفی دووبارە هەمیشە تەکیاسەکە ئەوە بەحسیگی بەحسی عەدەمی ئاگاییە ئەو کەسێک کە قەت مەسرفەکە ئەبێ پایبەند بە ئوسولهایەک بێت ئەبێت لە جەلساتی محتادانی گومنامە شرکتکە کە متاسفانە بێتەفاوت نسبەت بەوە ئومیدیگی نییە بەحسەوەسە کە تێدە خوارەوە کۆمەلگا باوەڕی پێناکە لەم ئەوڵە کاری نییە شۆڵی نییە پیشەی نییە عەدەمی ئاگایی خانەوادەگانە کە باوەڕیان پێ نییە هەنووز کە فکر ناکەن پاک بمێنێەوە ئەمانە دەسا بەدەستیەکە کە بەڕاحەتی جوانێ دوارە سنتوسوی مەسرف بگرێ هەرو ناومیدیە ئەوەی کە فکر لە ئاتیە لە ئایندە ناکاتەوە بەحسی کەمپەکانە بەسی خانەوادە بەسی کۆمەڵگەس کە باوەڕی پێنیە بەسی خۆیە کە ئاگایی کافی نییە کە ئەبێ ئوسولێگەس ئەو سولە ڕعایەتکە ئەبێ پەیوەندی کا بە جەلساتەوە کە بڕێتە جەلسات و لەوێ هەستی خۆی هەڵبڕێ ئەحساساتی خۆی بڵێت و کۆمەکی کەن زۆر سپاس خۆتان پێشتر ئاماژەتان کرد بەوەی پێشگیری لە دەرمان باشترە بنەماڵەکان لە چه ڕێگایکەوە دەتوانن وریا ببنەوە کە خێزانیان دوور بن لە قوربانی بوونی ئێعتیاد لە بەحسی بنەماڵەوە کەوە جوانە بنەماڵی دووچاری بەحسی معیشەدا دووچاری نازانم ڕۆژمەڕەگیهایگی نازانم بێخۆدەکە ئەم چۆن بڵێم ئەم حکوومەتە بۆی دروستکردوون کە هەروەک ئەتانەیە کە لە بەحسی معیشەدا خانەوادە تەعمینکە نیازهای ئەوەڵیەی ئەو جوانە بە هیچ وەجە تەعمین ناوێ و ئەم جوانە کۆمەڵگا یانێ چەندێ خراوە ماڵی دوو ئەوەی کۆمەڵگا خراوتر ئەبینێ کە بە هەڵەسێک کە تێدە دەرەوە هەڵسوکەوتەک جوانهایی وەکو خۆیەکە کە بیر و باوەڕی وەک خۆیان باوەڕ بە ماڵ ناکە باوەڕ بە کۆمەڵگاکە لە سوێدەگە کۆمەڵگایش هەر ئەو ماڵە تاتوەتە ناو پەرەی گەورەتر و بۆسە کۆمەڵگا هەر بیر و باوەڕیان تەکە ڕەفیقانەی وەکیەکە بە شۆن کارهایگی چۆن جوانانە کە هەر جوانی کردوویەتی لە بەسخۆیە لە وەسخۆیە کەم و کەیفی فەرق ناکە بە شۆنەوانە گەڕێکە لە ماڵیشەوە چۆن هیچ ئامۆزشێک نەدریاگەن چۆن هیچ ئەسەوادە سەد ئاگاییان نییە بێتەفاوتن نسبەت بەو مناڵە چۆن ئەزاننیش خۆیان کە ناتانە نیازهای ئەوەڵیەی تامینکەن هەرەوەی کە لە بەحسێ معیشەتە تان تامینیکەن نە لە باسێگە نەوەسیلێگە نەڕەفاهێگە بێتەفاوەتی خانەوادەگان واکە کەەوە جوانە زوو باتە دێر بڕوێتەوە کەسکاری پێوە نەوێ شڕۆکە بە سگار و ئالکۆل و چی تاکە ئەوەی کە محتا دەبێت و شڕۆکە بە مەسرفی مەوادی مخەت ئەوەی کە باسە خانەوادە هایە بنەماڵەکان چی بکەن بۆ کەسێک کە مناڵیان کەسیان دووچاری ئەم موازەلە یا مەسرفی مەوادی مخەدر نەبێ ئەوەیە کە کاکیگەن ئەبێ ئەو خانەوادەیە لە کۆمە لە ماڵەوە مەکانی ئەمن بن ئەوەی کە بزانن چۆن هەڵسو کەوتەکەن لەگەڵەوە مناڵە فقط بەحسی معیشەتی سکیان نەبێ مناڵ فقط سکی نییە فقط پوششی نییە بەحسی مێشکیانە وەختە تۆ
لە ماڵەوە ئەو کوڕە مناڵەت کچێت کوڕەت باوەڕی پێت نییە باوەڕ ناکا بە تۆ و ئەم هەمووی هەیە ئێوە بوو کەسێک تر باسی دەکەوە باوەڕ بە کەسێترەکە هەرەوە باعی سوبانی ئەوەیە کە بە جۆرهای ماڵی لێبێتە چۆن بێژم بۆجی زەهرمارەوە باوەڕ بە ماڵەوە نکاتەوە نەوێ ئەوەی کشتێک کە بۆی ئەتفاقە پێ ئەوە حساسی لە ماڵەوە دەربڕێت تەک بە ئەوکە گەیە وەکو ڕەفێق پێ وەک دایکە تەک دایکە گەیە وەکو ڕەفێق پێ ئەبێ خۆیان کتێب هایەک هەست یا جلساتێکمانست بەناو ئالەنان و نارەنان تاو جێگاتان لەو جلساتە حزور پیاکەن خانەوادەگەن لە بەحسی کاهشی ئاسیبهای اجتماعی و جلساتە هەر بە خۆڕاستە هیچ پۆڵی هەزینە ناکەن ئەچن لێنە شتایەک فێریانەکەن کە چۆن خەسوکە و تەک ماڵ و تەک مناڵ و تەک خێزانیانە بکەن کە دووچاری ئەم مشکلە نەبن ئەوەی کە زوو بە زوو ئاگاییان بۆ نەسەرەوە چۆن ئێمڕۆژە فقەت وەکو بەحسی قەدیمیە بە چەند مادەیگی هۆشبەر ئێمە ڕوبەڕووبین چەند مادەهایەک ترات کەسە بازارەوە کە شای لە ئەوڵە سن خانەوادە شەکی بۆ مناڵە نەچێکە ئەمە خەریکی ئەو کارت وەلی ئابێ ڕۆژ بە ڕۆژ هەروەکو چۆن بڕۆزڕسانی بۆ متدهایك تازە خۆیان ئاگادارەوەکەنەوە ئەو جلسەتەکە وتم ئارەنان و نالنان حتممە شرکتکەن تەک مشاوەرە قسەکەن حتممە لە بەحسی کەچ خۆڵکی مناڵەکانیان یا زود ڕەنجی یا عسەبانیەتیان یا پەرخاشیان حتممە تەک شارەزاگانە قسەکەن مەکانێکی ئەمن درێستکەن بۆ مناڵەکانیان سعیکەن تەک مناڵەکانیانە وەکو ڕەفێقوا بوون ئەمانە پیشگیریەکە لە ئەوەی کە دووچاری مادە سەرکەرەکان بن هەرچەند کافی نیە چەند ئەبێ کۆمەلگا ئەو دەوڵەتەی کە قانونی هەیە بە قانونی خۆی پایبەند بێ ئەو قانونە ڕعایەتکە لە بەحسی مبارزە ئەبێ مبارزەی جدی بێت نەوەی کە کاسیگی سیاسیە گیریە دەرجا چوارپایی بۆ دانیاوە ئێدامە بەداخەوە وەلی ئەو کەسەی کە بە کیلۆها هێرۆین و نازانم مادە سەرگەرەکان ئەیگرێ بعدە چەند ساڵ ئازادیەکە دوارە تێتەوە هەرەو کارە ئەکا بێت دەست فرەی لە مافیاگان قەت پێکامە لە حیتەی کاری هیچ خانەوادەیگان نیە چۆنەوان زۆریان فرەترێگەوە لەوەی کە بە ئاگاداری خانەوادەگانست ئەبێ زوو ئەو مناڵە کێشنە لای خۆیانە احساساتیان گوێچکە بن احترام بۆ قسەیان دابنن بە جۆرهایە تەک مشاوەرها هەیەگا قسەکەن ئەو جلساتە شرکتکەن ئاگاییان بە کتێ و خوێندن بەمتالعی کتێ و ئەچێ دەسەر و ئەم مشکڵە ئەمیدوارم کە نەمێنێ ئەمیدوارم کە نەمێن لە بەحسی تەجربەیە خۆیان کە وتمان کە خۆی فەردێکی بێتەجربەیە بەخاتر بۆ حساسە کە هەسی لەو سنە بەحسی دووەممان بەحسی خانەوە بێئاگایی کۆمەڵگا و خانەوادەست کە من خانەوادەت بۆ باسەکەمەوە لە نەزەرا بگرە ئەمە فرەتر لە ناو کۆمەڵگا و لە ناو اجتماع هەست لە حاشیە فرەتە ڕشت و نمودیێزەوەی کە نییە بڵێ تایفی سەرمایەداریش ئەم کارە ناکە بەڵێ وانش بە جۆرهای دەرگیری مادە سەرکەرەکانە من وەلەوەی کە لە بەحسی چینی چاوساوە چینی فەقیر زۆرتر بە ئاماژەی پێکەین لە چینی چاوساوە فرەترێگە ئەم مازەل و مشکڵە متاسفانە ویشەوەیەتە کە خانەوادەیەگین لە سەتی ئاگایی خوارەوە مشکلاتی معیشەتی مشکلاتی خاصی معیشەتی و باقی مشکلەکان نایەڵێ بە شۆن ئەوەی کا بڕن کلاسایە بڕن ئامۆزشی بوێنن مناڵەکانیان بە نەحوێش سەحیح تەربیەتکەن و ئەو مناڵە متاسفانە لە ماڵەوە جێ ئەمنیگی ناوێ پەناواتە دەرەوە لە ماڵەوە لە ماڵیشە کۆماڵگاگە هەروەکو ماڵەکە وەزعی وایە. زۆر سپاس دەڕینەوە بۆ لای کاکوریاییان ویستم هەمان پرسیار لێت بکەم چەڕەوە شتێک هەیە بوو ئەوەی کە گەنجان دووری گرن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بۆ ئەوەی کە گەنجان دووری بگرن لە مادە هۆشبەرەکان ئەبێ ئومیدی تریان ببێت یعنی ئەبێ کۆمەڵگایەکی ئەمنیان ببێت ئەبێ کۆمەڵگایەکی مرەفەهیان ببێت ئەبێ کۆمەڵگایەک ببێت کە ئومیدیان پێبا بۆ داهاتوویکی باشتر ئەنێ ئەبێ دنیایەکی جەذابتر لەو دنیا کە هەن وجودی ببێت و یا ئومیدیان ببێت بۆەوەی کە ئەو دنیا جەذابترە ئەتوانی بەدەست بێت بەداخەوە ئێمە لێرە ئێستا ناتوانین بێژین ئەو کۆمەڵگا مرەفەه و ئەم نە ئەبێ هەر ئێستا بەدی بێت
لەبەرەوە لەگەڵ حکوومەتێکی هار و وەحشی و ئێسسناگەر و ئینسان کوشار و بەڕووین بەنابەرین ئێمە ئەبێ زۆرتر بە لەسەر ئەنگیزە و ئومیدەکانێک کار بکەین کە بەو دنیا باشترە خەریکن ئەگەین یعنی ئەگەر جوانەکان عیلەتهایەکی سیاسی ئیجتماعی ئەبینن بۆ ئەوەی کە پەژمردە بن ناومید بن ئێمە ئەبێ ڕێگایەکتریان پێ نیشان بدەین کە ئەکرێت هەر لەم دنیا نابەرابەرە خودی مبارزەکردن لە مقابل ئەو وەزعە و خۆی ژیانێکی بەڕاستی پڕبارە ئەو ژیانە پڕبارە ئەکرێت بنیان بیکا بە ئالترناتیڤ لە مقابل ڕوو ئاوردن بە ئاعتیادەوە بەشێکێکی هەم خانەوادەکان هەم بە تۆر کولی مەدرسەکان محیتکار ئەبێ ئینسانهایەکی دڵسۆز هەروەکو ئەم تێکۆشەرێکە ئێمڕۆ ئێمە لەگەڵیات قسەکەین پیا بن و لێنا ڕۆشنگەری بکەن ڕۆشنگەری بکەن کە هەم ڕێگایتر هەیە و هەم عمەڵەنیچ ڕێگایتر هەیە بۆ ئەوەی کە ئیمڕۆ ژیانت باشتر بکەیت و هەم خەتەراتێکەوە ئەم مادە هۆشبەرانە ئەی تێرن لەگەڵ خۆیانە و کەسێکە هەروواکە قسەی لەسەر کرا کەسێکە بەڕاستی نازانێت و لەسەر نەزانینەوە خەریک مبتەڵای بێت حداقل زانیاریەکەی ببێت کە بتوانێت بە زانیاری بتوانێت پێشگیری لێ بکرێت یعنی ئاگاهگەری ڕۆشنگەری لە ناو کۆمەلگا بە ئیزافەی ئەوەی کە بە نوعێک بەیەکەوبوون و ژیانێکی بەیەکەوبوون بە مبارزەکردن بۆ ژیانێکی باشتر هەر ئەمڕۆ و بە ئەوەی کە ئێمە ئەتوانین دنیاکی باشترمان بێت و مبارزەکردن بۆ ئەو دنیا باشترە خۆی هەر ئیمڕۆ شتێکی ئفتخارامیزە ئەوانە ئەتوانێت ئومید با بە جوانەکان کە ڕێگاکی تر بگرنە بەر و بە جێگەی ئەوە ڕووبەرن بە ئەتیاد ڕووبێرن بە ئەوەی کە بتوانن ژیان خۆیان بگۆڕن. زۆر سپاس کاک وریاگیان هەروەوە ئەو هەوڕێمانە ئاماژەی پێکرد لە ئێرانە ئەگەر چالاکوانێک ئەگەر کەسێکی دڵسۆز کەسێکی مرۆڤ دۆست گەرەکی بێت لە بەشێکە فعالیت بکات چالاکی بکات بەری پێ ئەگرێت ڕژیم و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بێتە سەدێک نەتوانێت زیاتر ئەو ئاگاهگەریە کاتەوە. ویستم ئەوە بزانین ئەبێت چی بکەین ئەو کارگالە کە ئاماژەی پێکرد ئەو شوێنەدا زۆرتر خەڵک بتوانێت پەیوەست بێت یانێ ئاسانکاری بێتەوە چه شتێکی پێویستە؟ ئەوڵەن بەنەزەر من هەیمەتی پێویستە بەر لە هەموو شتێک تەسلیمی پێویستە یعنی ئەبێ بنیام تەسلیم بگرێت یعنی مردمە بێت تەسلیم بگرن و لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئەم کۆمەلگای ئێمە یا فعالینێکە لە ناو کۆمەلگا مەوجودن لە هەموو عەرزەکانە خەریکن مشابێ لەگەڵ مشکلاتێکی مشابێ دەست و پەنجە نەمەکەن مثڵەن فعالینی محیتی زیستی هەروانە تازە مشکلاتی مەسەڵەن مەسەلەی ئاعتیاد تۆزێک ئەتوانێ بنیام فشارێک بێرێ کە لە مواردگەلترە شاید نتوانێ ئەو فشارە بێری بۆیە لەسەر مەسەلەی ئاعتیادیش تۆ ئەبێ وەکو شتێکی سیاسی تماشاکەی ئەگەر لە کۆمەلگای کوردستانە خاستێکی سیاسی ئەبێ بەدەستبێنی ئەبێ چی بکەیت و لێرەی چات دقیقەن چۆن ئەکرێت لە فعالینێکە لە بواری ئاعتیاد و مادە هۆشبەرەکانە کارەکەن و زەحمەتێک کێشن و لە ناو خەڵکا خۆشناون باوەڕیان پێیان هەیە ئاعتمادیان پێەکەن بەڵام هیچ ئیمکاناتێک بەدەستیانەوە نییە چۆن ئەکرێت ئەمانە ئیمکانات ئەمانەی هیچ کارێکی پێ ناکرێ مەگەرەوەی کە خەڵک خۆی ئیمکاناتیان بۆ دروستکە یعنی زەنجیرەوار وەسڵ بن بە یەکەوە لە ئیمکاناتێک کە خۆیان هەیەە ئیسفادە بکەن لێرە خوب ئەوە تێتە بەرەوە کە دەوڵەت ئەوش مەجموعە سناریۆهایەکی داناوە ئەو سناریۆگەلە مەسەڵەن ئەژێ دێ باشە تۆ وەرە لەناو پرۆژەکان خۆمان کار بکە چ دەلیلێکی هەیە کە تۆ بڕۆی لەو دوورەوە بەدەست خاڵی شەڕقی لەگەڵ ئاعتیادا لە حاڵێکا من مەسەڵەن ئەنوا ئەقسام کەمپ و ئەنوا ئەقسام شتم ئیمکان پەزیر کردووە بۆ ئێوە بۆچی نایەن لەگەڵ منا کارکەن
ئەمە بەسێکە بەڕاستی ئەبێ جوابی بدرێتەوە، یانە ئەبێ جوابی بێ فعالین ئێمە ئەبێ جوابی عەمەڵی و عەینیان ببێت بۆ ئەوەی کە ئەمە ئەوە دروستە هەمووی ئەوانە لە زاهێرا هەیە. وەلی وەختی تماشاکەی لە باتنا کۆمەلگاکەی ئێمە ژمارەی ئەتیادی و معتادانی ڕۆژانە چێت سەرتر. لێ چۆن نەکرێت ئەگەر ئەوانە و مۆفەقن ژمارە معتادان لە کۆمەلگای ئێمە ڕۆژانە ئەچێتە سەر. مەترسی لەوەی کە معتاد بێت زۆرترە لە چەند ساڵی ڕابردوو. ئەو کەسانەی کە سازماندرا و خەریکن کارەکەن بۆ ڕژیم و ئەتیاد پەخشەکەنەوە زۆرترن، یا حداقە سازماندراوترن و دەست ئاوەڵاترن. بەنابەرین ئەم فعالینەی ئەم عەرسەیچە وەکو باقی عەرسەکان تر مشکلاتێکیان هەیە کە ئەو مشکلاتە بێ ئێمە کە وەکو فعالین ئێمە وەکو سیاست بەڕسمیت ناسین، بەڵام بەڕسمیت ناسینیش کافین ئێمە بێ بە یەکەوە ڕێگە حەل پێیاکەین. ئەبێ شێوەهایەک پێیا بکرێ کە تەلاشەکان ڕژیم بۆ ئەوەی کە بەریان پێ بگرێ خونسا بکاتەوە و ئەوە لە مەحەلا زۆر یانێ ئەبێ زۆر لەسەری بڕۆن فعالینی ناو مەحەل و مەحەلەکان و شارۆچەکان و ئەوانە بێ زۆر لەسەری بڕۆن، خەڵکە بێ پشتیوانیان لێ بکە، ئەبێ خەڵک ئەو فعالینە بەڕاستی لە هەموو شوێنێکە عەلەنی بتوانن کار بکەن و خەڵک بتوانن دفاعیان لێ بکەن و پشتیوانیان لێ بکەن. تەنیا پۆششێکەوە ئەتوانێت بیان بێت خانەوادەکان و کەسانێکە کە مناڵەکانی هەرە مەترسیە. هەر بۆیە من بەنەزەر من ئەمانە لەگەڵ خەڵکە بەیەکەوە و بەتایبەت ئەو خانەوادە گەلەی کە وەزیەتێکی ئاوایان دووچار بووە و بەتایبەت ئەو خانەوادەی کەەوە هێشتا دووچار نەبوون بەڵام هەان لە مەعرەز دووچار بوونە. ئەمانە هەمووی کەسانێکن کە بێ دەست بە دەستێکەوە و وەختی دەستیاندا بەدەستێکە و متمەین بە ڕێگە حەلەکانی هەموارترەکە چونکو ڕێگە حەل زۆرە، بەڵام لێرە بەحسەوەیە کە چەندێک ئەتوانی حتا چەندی مجازی چەند ئیجازت پێ ئەدا ئەم دەوڵەتە، یعنی بێ بە کوردی توانە بێژمە بێ زۆر چ تەحمیل کردی بەم دەوڵەتە تا بتوانێت مەسەڵ فعالیتەکانت لە بواری کەمکردنەوەی مادە هۆشبەرەکانە و مؤثربوونی فعالیتەکان تۆ لە ناو جوانەکانە سەر بگریت. زۆر سپاس کاکوریان پرسیارم ئەوەیە کە زۆر کەس لە هەژاری و دەستەنگی و فەقر و نامەتیە ڕوو ئەکەن لە مواد فرۆشتن. ئایا ئەوەی کە لاوەکان ڕۆژ بە ڕۆژ تووشی ئاعتیا دەبن ئەوانن؟ من ئەوە ناتوانم تایید کەم کە کەسان یعنی کەسانێکی زۆر لەسەر ئەوەیە کە فەقیرن بڕۆن مادە هۆشبەرەکان بفرۆشن بۆ ئەوەیە کە دەوڵەمەند بنەوە. ئەزانم هەن، بەڵام بەڕاستی ئەو نین کە ئێمە بتوانین ئاوا لەسەریان پرۆژە دابنین. ئەوەی کە هەیە دەوڵەتێکە کە حتا هەر ئینسانگەلێکەوە جەنابەت ئێژیت پێیانەکات و پارەیان پێداتەوە یان خاتە گەڕ بۆیە کە مردم معتادکەن، ئەوە واقعیەتێکە. ئەکسریەتی خەڵکی لای ئێمە باوجود فەقیری و حەقارەتێکی ئیقتصادی تەحمیل بووە پێیان ڕێگای تریان هەڵبژاردووە بۆ خۆیان و ئەو ڕێگا ئەوەیە کە ئێمە ئەبێ لەسەری بڕین و تەقوێتی گەین. ڕێگاکەی چییە؟ ڕێگاکەم و بازەیە بەیەکەوبوونە. مەسەڵ فعالینی ناو مەحەل لەم بوارێکا زۆر تەلاشیان کردووە بۆ ئیمکانات سازیکردن. من ئاگادارم هەنێکێکی لەم بەحسانە بوو، مەسەڵ لە دروستکردن موقعیت‌های کاری، دروستکردن لە موقعیت‌های ئەمنی ئیجتماعی، کارکردن لەسەر ئەوەیە کە خانەوادەکانە بێ مەکانێکی ئەمن بێ بۆ مناڵەکانیان، مەکانێکی ڕەفیقانە بێت، مەکانێک بێ کە لێنا بتوانێت مناڵەکانیان بتوانن بە معنای واقعی ڕۆشتێکی سالم بکەن، بتوانن فکر و هۆشی خۆیان، نیگەرانیەکانیان یا خۆشیەکانیان حتا بتوانن زۆرتر لەتر خانەوادە و کەس نزیکان خۆیانە بنەمەیان تا بتوانن بەعکسەوە مەسەڵ کەسانێکی زۆر هەن چونکو ئەمە لە ژیانیانە کەمە ئەڕۆن لە شوێنهایەکترەوە بە شێوەهایەتە قەرەویەکەنەوە. من ئەوەی چ باسکەم مەسەلەی ئەتیاد دروستە ئێمە لە ئێرانە زۆر زوومەکەین لەسەر وەزیەت جمهوری ئیسلامی بەخاترەوە جمهوری ئیسلامی سازماندراوە ئەم کاراکە، بەڵام ئەتیاد تەنیا ئەوەی چ نییە کە مەسەڵەن لە تەریخ جمهوری ئیسلامیە و ئەتیاد لە هەر شرایەتێکە ئەتوانێت دووچار ئینسان بێت. هەر لەم ئوروپایچە زۆر حتا زۆر کەس لە خۆشیە دووچاریە بن، ئەوە نییە کە لە خەم و قوسە و ناڕەحەتیا بێت
لە ئەوەی مەسلەی اعتیاد ئەو هاوڕێژمانەی ژارەی پێ کرد کە چۆنیەتی معتاد بوون. چۆنیەتی معتاد بوون ئەوەیە کە ئێمە لە جسم و ڕۆح و ڕەوانمانە تەغیراتێک بە وجود تێ لە طریق ئەو مادەوە یا ئەو حاڵەتەوە کە دەستی پێپیاکەین و ئەوە ئەوێت بە باعیسەوەی کە تەغیراتێکی دەرونی لە دەرونی ما وجود بێت ئەو تەغیرە دەرونیە کە نەجاتمان نابێ بەدەستیەوە تا زمانێکە ئەو تەغیرە دەرونی وجودی نەبێت لەگەڵ جمهوری ئیسلامی و وحشیگەریەکان جمهوری ئیسلامی و ئەوانە تەرەفین لەگەڵ سیاسەتا تەرەفین لەگەڵ مەحدودێتە تەرەفین لەگەڵ وەزعیەت اقتصادیە تەرەفین لەگەڵ بێحقوقی سیاسیە تەرەفین بەڵام وەختێکە ئەو تەغیرە دەرونیە بۆ وجود هات ئیتر ئەوەیکی ئیزافاوی بە دەردەکانی تر و حتا سایە خاتە سەر دەردەکانی ترەوە ئیتر زۆر کەسن وەختی معتادە بن ئیتر بەڕاستی بۆیان مهم نییە دوایەکە ئیجتیماع چی پێێتی خانەوادە چی پێێتی حتا وەزعیەت خۆیان چی لێتێ بۆیە ئەوە ئیثباتەن بەنظر علمیە و وای پێێت و کە ئەمە نەخۆشیە و ئەو نەخۆشیە تۆ وەختی دووچاری بیت ئیتر ڕەواڵ تەکامڵی نەخۆشی خۆیەکە ئەوێت بە باعیسەوەکە ئینسانەکە بەرەوکێ بڕات. کاکوریەگەن لە ئەوە کە هەر هەمومان ئەزانین کۆماری ئیسلامی لە هەموو شتێک قازانج وەرەگرێت قازانجی مادی وەرەگرێت لە مادەکانە ئەفوکەن لە هەموو شتێک قازانج وەرەگرێت بێجگە قازانج وەرگرتن لە بواری مادیەوە چه قازانجێتتر وەرەگرێت لە ئاعتیادا ئاخر لە ئاعتیادا ئەوە گەر لەگەڵ کۆمەڵگایەکی معتادا ڕوبەڕوو بێت خۆ باشتر حکوومەتەکەی بۆکرێ ئەگەر لەگەڵ کۆمەڵگایەکی بێتەوەقع معتاد محتاج باشتر دەتوانێت ئیدارەکە مقایسە بکەن لەگەڵ کۆمەڵگایەکی معتەرەزی پڕ ئەنێرژی تەڵەبکاری ژیانی باشتر ویست ئەوان هەمیشە کەمترن لە مقابڵیەوە بۆیە جمهوری ئیسلامی خۆ زۆر ئەسڵ منفعەتێکەوە جمهوری ئیسلامی لەم بابەتەوەیەکە بەڕاستی پارە نییە منفعەتی سیاسی کە حکوومەتەکەی بەم شێوە خەریکە ئیداراکات و ئیدامی حاکمیت خۆی تەمینەکە بەڵام ئەگەر تواشای عەمەڵن بەڕاستی پرۆژەهای دەرمانی و پرۆژەهایەکە کە لەم بابەتەوە بەکاراچووە ئەوەی چ بۆ خۆی پرۆژێکی لە سەدحێکی چکۆلەترا بەڵام هەر اقتصادیە یعنی تۆ لەلایەکەوە خەڵک معتادەکان لە لایەکی چ بۆ ئەوەیە کە یارمەتی معتادەکان کات پارەیەکی زۆریان لێ وەرەگرێت معموڵەن کەسێکە نەخۆش بێ ئاوا نەخۆشێک بێ لە کۆمەلگا نابێ هیچ پارەیەکدا بۆ دەربانی بەڵام تۆ لە ئێرانە ئەبینی پرۆژەهای اقتصادی گەورە گەورە کەوتوێتە ڕێ لەم بابەتەوە کە پارەیەکی زۆر لە خەڵکە سێنن بۆ ئەوەی کە یارمەتیان کەن و دەرمانیان کەن و قەول و قرارهایەکی زۆر ئەدەن ئەو قەول و قراری بەلحاظ علمیەوە ناتوانێت قابل تەسەوەر بێ لەبەرەوە پرۆژەی دەرمانی کەسێکە معتادە پرۆژەی هەمڕاهی ژیانیە یعنی چەند هەفتە و ئەوانە نییە پرۆژەی هەمڕاهی ژیانیە تۆ گەرەکەت بە یارمەتی کەسێک بکەیت کە لە ئاعتیاد و نەجاتی بۆ دووبارە دووچاری نەبێتەوە ئەبێ ژیانی نەتەنیا بگۆڕی دەوروبەر ژیانی ئەمنکەیت لەو مادە بەڵکو هەمڕاهی کەی لە ژیانیا و ئەوە هیچ کامێکی هیچ ئەسەرێکی نیە لە جمهوری ئیسلامی مەسەڵەن جمهوری ئیسلامی لەو بابەتەکە لەو هیچ کارێکی نەکردووە تەنها کارێکە وا کردووی بڕێ لە کەمپەکان و بڕێ لە شوێنەکانی دروست کردووە کە حتا زۆرێکیان بە شکل شخصی دروستکراون و کەسانێک ئەوەن لێنە بۆ ماوەیەک معەن پارەیان لێ سێن و دوایی هیچ مەسئولیەتێکیان لە مقابڵیەوە نیە ئەینێرە بۆ ماوە. زۆر سپاس هاتینە کۆتایی بەرنامەکە خۆتان بۆ ئاخرین قسەکانی ئەم بەرنامەیە شتێکتان هەیە کە پێتان خۆش بێ ئاماژە پێ بکەن. من بەڕاستی زۆر خۆشببینم بەوەی کە لەم بابەتەوە تێکۆشەرانێکی زۆر ئەزانم هەن بەداخەوە ئێمە ناتوانین زۆر یانێ فعالیتەکان خۆیان ئەو جۆرەی کە هەن و خەریکن ئەکەن منعکسی بکەینە خۆیان هیچ ئیمکانێکی مەتبوعاتی ئاوەهایانە نییە وەێ ئێمەشەی بەرەو ئەوە بڕۆین بەنظر من ئێمە بێ بەرەو ئەوە بڕۆین کە ئەوانە شەبەکەهایەکی وەسیعی مەتبوعاتی دروست بکەن بنەوە خۆیانەوە ئەو جۆرەی کە زەحمەتە کێشن مردم بیان ناسن زۆرتر بیان ناسن شێوەی یارمەتی گەیاندن بەوانە معلوم بێت و من مطمئنم زۆر ئینسان لە ناو کۆمەلگای ئێمە هەن
کە بۆ دروستکردن شغل بۆ دروستکردن کار بۆ دروستکردن شەبەکەهای ئیجتماعی بۆ دروستکردن شەبەهایەکی سڵامەتی لە دوکتور و لە پزیشکیار و لە ممکنە کەسانێکە حتا ئیمکاناتێکی چیان بێت ئەوانە ئەمێ بەشقێکی سازماندراو یانەی بەرە ئەو سازماندا هی ئێمە ئەبێ بڕۆین کە نەتەنیا بەرانگاریکردن لە ئااتات بڵکو ئەوانەی چەوا معتاد بوون بتوانێت هۆشیان هۆشی پیانەوە بێت لەوە خراپتر نەبن تعدادیان لەوە زیاتر نەبێت ولا هەمووی مهمتر ئەوەی کە ئەوانەی کە دووچار نەبوون بتوانن ئومید پیاکەنەوە بە سلامەتیگی زۆرترە و بە ئایندەیەکی باشترە و تەسەوەرکەن بۆ خۆیان و ژیان بکەن. من وازانم ئەوە بەشێکە لەو بارزە ئێمە کە هیوادارم فعالینی ناومەحەل زۆرتر بتوانن دەست بەدەستێکەوە ئێمە هەمڕاهیان بکەین و تاوجێەوە پەیمانەکردێت یاری و هەمکاریان بکەین. زۆر سپاس دەستان خۆش بێ بۆ بەشداری بوونتان لەم بەرنمەیە. بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیە ژیانەوە تا بە یەکەیشتنەوەکی دیکە ماڵاوە.